بەپێی بەدواداچوونەکانی NRT کۆمپانیاکانی قەیوان و نۆکان مانگانە دەیان ملیۆن دۆلار لە پاڵاوتگەی بازیان قازانج دەکەن لە کاتێکدا پاڵاوتگەکە لە ساڵی 2008دا لەلایەن حکوومەتی عێراقەوە بنیادنراوە و مڵکدارەتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. بەڵام بەرپرسانی کۆمپانیای قەیوان دەڵێن تا ئێستا شایستە داراییەکانیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ سەرف نەکراوە و خۆشیان پاریان بۆ پاڵاوتگەکە داوە. ئێمە پاڵاوگەی بازیانمان لە ساڵی 2009دا وەرگرتووە کە حکوومەتی عێراقی هەندێک مەراحلی بیدایی لێ دروست کرده بوو، هەموو پارانی کە سەرفی کرده بوو لە بودجێ حکوومەتی هەرێمی کوردستانی بڕیوە. بەپێی ئەو زانیاریانەی دەست NRT کەوتون، پاڵاوتگەکە دراوەتە کۆمپانیاکانی نۆکان و قەیوان، ئەوانیش لە سەرەتادا بەپێی گرێبەستێک دابەشیان کردووە کە لە سەدا 51 بۆ نۆکان و لە سەدا 49 بۆ قەیوان، بەڵام کۆمپانیای قەیوان پرۆژەکە بەڕێوە دەبات. بەپێی زانیاریەکانیش لە ئێستادا ڕێژەی هاوبەشیەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەوەی کە لە بیدایەتە دروست کرا بوو پاڵاوگە نەبوو، چەند قۆناغێکی بیدایی دروستکردنی 20,000 بەرمیل بوو بە شێوەیەکی زۆر دیزایانی کۆن. ئێمە ئەوانەمان هەموو گۆڕی و چاکمان کردوێتەوە لەگەڵ ئەوەیە کە هەموو ئەو پارانی لێوا سەرف کرا بوو داوەمانەتەوە. نەوتی خاوی ئەو پاڵاوگەیە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دابین دەکرێت، بەڵام بەپێی زانیاریەکان کۆمپانیاکانی قەیوان و نۆکان لە بەرامبەر پاڵاوتنی هەر بەرمیلێک نەوتدا بڕی 17 دۆلار وەردەگرن و ڕۆژانەش نزیکەی 37,000 بەرمیل دەپاڵێوێت. بەمەش ڕۆژانە 629,000 دۆلار قازانج دەکەن کە مانگانە دەکاتە 18,870,000 دۆلار. بەڵام بەرپرسانی کۆمپانیای قەیوان دەڵێن بەهۆی قەیرانی داراییەوە تا ئێستا شایستە داراییەکانیان لە حکوومەتی هەرێم وەرنەگرتووە. هیچ شایستەیەکمان بۆ سەرف ناکرێت، بگرە کولفەی ئیش پێکردن و کار پێکردنیش لە بیدایەتی قەیرانی ئابووری کوردستانەوە لەسەر توانای کۆمپانیای قەیوان خۆی سەرف دەکرێت تا ئەو کاتی کە شایستەکان بۆ سەرف نەکرێت و پارەکان وەرنەگری ئەتوانین بڵێن نەک قازانج ناکەین، بگرە بە پاڵاوگەی بازیان بارگرانیشی زۆریشی لەسەر کۆمپانیاکەمان دروست کردو. بەپێی ڕای بەشێک لە ئابووری ناسان دەکرا حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان خۆیان ئەرکی بەڕێوەبردنی پاڵاوتگەکەیان لە ئەستۆ بگرتایە و بەگەڕیان بخستایە. لەو کاتەشدا مانگانە دەیان ملیۆن دۆلار بۆ خەزێنەی حکوومەت دەگەڕایەوە. کارزان تاریق NRT سلێمانی.